بەڵێ ئازیزانمان لە تەوەری یەکەم باز لە بابەتێکی گرنگ و گفتوگۆ لەسەر بابەتێکی گرنگ دەکەین، ئەوش ئاسانکاریکردنی پرۆسەی هاوسەرگیریە بۆ گەنجان کە بگومان لە زروفی ئێستاماندا کە ئاڵتون نرخێکی بەرزی هەیە لەوانەیە زۆرێک لە گەنجان بەهۆی لاوازی لایەنی ئابوووریەوە پاشەکشە بکەن لە پرۆسەی هاوسەرگیری، بەڵام زۆر جار نەک هەلایەنی دارایی و ئابووری ڕێگرە لە بەردەم پرۆسەی هاوسەرگیریە، زۆر لایەنی دیکەش ڕێگرە لە بەردەم ئەم پرۆسەیە. هەندێک جار قسەکردنیکی خێر لەم پرۆسەیە لەوانەیە پرۆسەکە بەرەو باشتر بەرێت، ئاسانکاریکی زۆر بوو هەردوو لایەن بکات و پێویستە هەر لە خاڵی بنەڕەتی دەستپێکی ئەم پرۆسەی هەتاوکو خاڵی کۆتایی کە کچ و کوڕێک دەچتە ماڵێکی خۆیانەوە پێویستە هەردوو لا هەماهەنگی و هاوکاری یەکتر بکەن. ئایا لەوەی کە خاڵێکە ناگونجێن لە نێوان کچ و کوڕەکە کە هەردوو لا قسەی لەسەر بکەن یاخود یەکێک کە لە خۆیان بە ئەزمونترە پێکیان بهێنێ کە ئەمەش زۆر لایەنی دیکە دەگرێتەوە و پێویستە هەردوو خێزان هاوکاری ئەم دوو گەنجە بکەن بۆ ئەوی کە پرۆسی هاوسەرگیری پێبێن، بۆ ئەوی بزانین کە ئایا ئاسانکاریەکان پێویستە لە چیدا بکرێت کە زۆر جار کەمە باسی ئاسانکاری و هاوکاری دەکەین لە پرۆسی هاوسەرگیریدا ڕاستە خۆ لانی ئابووریمان دێتە پێشەوە، بەڵام جگەل لانی ئابووری ئەو لایەنانی دیکە کە پێویستە هەردوو خێزان کچ و کوڕ هەماهەنگی بکەن و ئاسانکاری تێدا بکەن بۆ یەکتری ئەو لایەنانە چین گفتوگۆی زیاتر دەکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری نەجیبە لەتیف ڕێنماییکاری خێزانی. زۆر بەخێر مامۆستاگیان با سەرتا بزانین ئایا بۆچی گرنگە لە کۆمەلگای ئێمەدا ئاسانکاری بکرێت بۆ هاوسەرگیری، خودی هاوسەرگیری بۆچی گرنگە بۆ گەنجانی ئێمە؟ بەناوی خۆی گەورە میهرەبان دەستخۆشیتان لێ یەکەم بۆ هەڵبژارنی ئەو تەوەرێ و بەرنامەکەشوە و دەرفەتەش بۆ ئێمە. بێگومان هاوسەرگیری پرۆسەیەکی زۆر گرنگە، ینی هەر کاتێک خۆی پەروەردگار مرۆڤی دروست کردووە کە لە نێر و مێر دروستی کردووە، لە دوو ڕەگەزی جیاواز دروستی کردووە، ینی بەرنامە و چۆن بڵێ لە پشتی دروستکردنی ئەمەوە خۆی پەروەردگار مەبەستی ئەوە بووە کە ئەم دوو ڕەگەزە پێکەوە ژیان دروست بکەن، پێکەوە بەردەوامی بە ژیان بدەن. جا گەیشتنی ئەم دوو ڕەگەزە بە یەکتری وە دروستکردنی خێزان، هەمومان نزانین خێزان چەندێک گرنگە لە کۆمەلگایەوە، چەندێ ڕۆڵی هەیە لە ئاراستەکردنی تاکەکانی خۆیان و ڕۆڵبینینی ئەم تاکانە لە دەرەوە پەیوەستە بۆ باگراوندە خێزانی و کە مرۆڤ لێ دێ هاتوۆتە دەرەوە. کەواتە کە خێزانەوە نەگرنگ بێ پێکهێنانەکەی زۆر گرنگە بۆ ئەوەی بەردەوامی هەبێ ئەم خێزانە، بۆ ئەوەی ئەو مەهامەی کە هەیەی ئەو گرنگجەی کە هەیەی لە دەستی نەدا بێگومان ئەبێ بە شێوەیەکی تەندروست و بە جوانی دروست بکرێ و پێک بهێنرێ. جا بۆ پێکهێنانی خێزان بەڕاستی هۆکار زۆرە بۆ ئەوەی کە خێزانێکی سەرکەوت و پێک بهێنرێ. یەکێک لەو هۆکارانە ئەوەیە کە ئاسانکاری بکرێت لەلایەن هەردوو لاوە، لەلایەن هەم کچەکەش و هەم کوڕەکەشەوە. ئەم ئاسانکاریانە بەڕاستی لە زۆر ڕۆوە، ینی ئەتوانین ئێمە لێکی بینەوە، تەنها لە ڕۆ ئابوووریەکەەوە نییە کە ئێمە بڵێن مەسەلەن ئەگەر ئەم کچە ئاسانکاری بکە بۆ کوڕەکە، ئەوە لە کۆمەلگای ئێمە بەو شێوازەیەکە طبعاً نەفەقە و دابینکردنی نەفەقە و دروستکردنی ژیانێک بۆ خێزانەکە ئەمە لە ئەستۆی پیاوە، ئەمە هەم لە شریعەتی ئیسلامە وایە و ولا ئەتوان بڵێن لە زۆربەی دابوونەریتی کۆمەلگاکانیشە کە ئەتوانین بڵێن سەرچاوە سەرەکیەکەی ئاینە کە بەو شێوازە دروستکردنی خێزان چۆن بڵێ لە هەردوو لاوەیە، بەڵام زیاتر ئەرکەکە کەوتە سەر پیاوە، بەڵام لە هەندێ دابوونەری تا هەیە مەسەلەن چەندێ ئەرکەکەوێتە سەر پیاوەکە لە ڕووی ئابوووریەوە، ئەوە نەژەکەوێتە سەر ماڵی کچەکە. یعنی ئێستا لە زۆر شوێن هەیە تەنانەت لە وڵاتانی ئیسلامیشە، لە هەندێ وڵاتایە مەسەلەن کچەکەش ئەبێ بەشێک لەو لایەنە دارایە لە ئەستۆ بگرێ، بەڵام لە شریعەتی ئیسلامیە بەو شێوازەیە کە بێ ئەرکەکە پیاو بیگرێتە ئەستۆ. ئەمەش کە مادەم ئەم ئەرکە ئەکرێتە ئەستۆی پیاو بێگومان ئەمە لە لایەنی ئابوووریەوە، بەڵام لە زۆر لایەنی ترەوە وەکو ئاماژەت پیاکە ئەبێ هاوکاری و ئاسانکاری بکرێ. بۆ نمونە مەسەلەن لە هەڵبژاردننی ئەم کەسە، یعنی تۆ
کەسێک هەڵبژێری کە چۆن بڵێ لە زۆر ڕۆ لە ئاست و مستەوای خۆتا بێ یعنی بۆ ئەوەی سبەینێ مەسەلەن ئەرکەکە ئەوەندە زۆر نەبێ بۆ نمونە یعنی لە زۆربەی کۆمەلگاکانە ئەتوان بڵێت چینایەتی دروست بۆ یعنی و ئێستاش لە لای ئێمە سەیرەکەین خەریکە وردە وردە بەرەوە ئاراستەیە ڕواکە تەنها لایەنە مادیەکە ببینرێ یعنی ئەم چینایەتی دروستکردنەوەی کردو مەسەلەن کەسێک ئەگەر خۆی ئاستی دارایی باش بێ ئەتوانێت بچێتە پێشەوە لە کەسێکیش کە بە هەمان شێوە لە ئاستی داراییە لەوە نزیکە بەڵام ئەگەر وانە بێت تەماشاکەی ناتوانێت یعنی نزیک بێتەوە لەو کەسە کە ئەمە وا ئەکا مەسەلەن تەنها ئەو کەسانی کە لە ئاستی دارایە باشن بتوانن بۆ نمونە کچێک لە خێزانێک داوا بکەن کە ئەویش ئاستی دارایی بەرز بێ کەواتە ئەمە یعنی چینایەتی دروستەکە کە کەسێک ئەگەر لە هەموو ڕۆکانی تریشەوە لە هاوشانی ئەو کەسە بێت مادەم لە ڕووی داراییەوە ناتوانێت لەو ئاستیا بێ ناتوانێت بچێتە پێشەوە لەو پرۆسەیە زۆر باشە مامسەڵەنجی بەگەربینەوە سەر ئاینی ئیسلام کاتێک پەیغەمبەرمان دووری خوا لەسەر بە لە هەنێ شوێندا باسلەوە کاکە چۆن ئەم پرۆسەیە پێک بهێنین ئایا هەر بەڕاستی ئەو مەرجانی کە بۆ پێکهێنانی ژیانی ئەم کەسانە گرنگە کاریگەری بێ لەسەر ژیانیان هەر بنمونە ئەڵە کاتێک کوڕک هاتە داوای کچەکانچان ئەوە چی لێک بنەوە دین و ئەخلاقی لێک بنەوە یان ئەوە تا ئافرەت بۆنە بۆ چوار مەبەست ماراکرێ لیمالیها و حەزبیها و جەمالیها و نەسەبیها بەڵام دینەکە ئەڵێ هەڵبژێرن هۆکاری ئەمە چییە ئەم لێکدانەوە ئەم جۆرە ڕێنماییانە کە پێغمبەرمان دوودی خوای لەسەر بەیاوێتی بە ئێمە گرنگێکی لە چیایە گرنگێکی لەوایە کە بەڕاستی ئیسلام بەرنامەی ژیانە یعنی ئیسلام هیچ شتێکی فەرامۆژ نەکردو کە بۆ ژیان پێویست بێ جاوەکو ئاماژەشمان پیا کە خێزان ئەوەندە گرنگ بێ بێگومان ئەبێ ڕێنمایی هەبێ بۆ دروستکردنی خێزان جا ڕێنمایی زۆرە لە ئاینی پیرۆزی ئیسلامە یعنی بۆ ئەوی کە چۆن خێزانێک دروست بکرێ هەروەکو ئەوەی کە ئاماژەت پێدا پیامبەر سەڵەم ئەفەرمێت کاتێک کەسێک دێتە پێشەوە بۆ داخوازی کچەکانتان بێگومان کچ داوا کراوە یعنی بەردەوام مەسەلەن کوڕ ئەبێ بچێتە داوای کەس ئەمە یعنی ڕێز و تەقدیرێکی زیادەیە کە بۆ ئافرەت دانراوە بەڕاستی ئەفەرمێت کاتێک کە دێنە داوای کچەکانتان ئەگەر لە ڕەوشتیان و لە دینیان ڕازی بوون بیان دەنێ ئەگەر وانەکەن فەساد بڵاوە بێتەوە لە ناو کۆمەڵگایە ئەگەر شتی تر لێک بدرێتەوە مەسەلەن بۆ مەبەست و ئامانجێکی تر ئەو خێزانداریە دروست بکرێ بە هەمان شێوە پێغەمبەر سەڵەم ئەفەرمێ خەیر النکاحی ئەیسەروها ئەفەرمێ باشترین یاخود هەر لە فەرمودەی تراف خەیر الصەداقی ئەیسەروها نیکاح واتە بڵێن هاوسەرگیریکردن ینی بە معنە شمولەکەی سەداقی جواتە مارەی طبعا لە ئیسلامە مارەی دیاری کراوە بۆ کچ یعنی دیاری کراوە بە هیچ شێوەیەک یعنی مەسەلەن ئەم کچە ئەتوانێت بۆ خۆی یعنی بەویستی خۆی مەسەلەن داوانەکە شتێکی زۆر کەم داوا بکە بەڵام بە هیچ شێوەیەک ناکرێت مەسەلەن یعنی چۆن بڵێ کچ بێبەش بکرێت لەم مارەیە خۆت لەم هەدیەکە خی پەروەردگار بۆ خۆی لە قورئانە باسی کردو ئەفەرمی ئەگەر بەقەدەر قینتارێک یعنی ڕێژێکی زۆر زۆریش بێ پیاو بۆی نییە مەسەلەن بیخواد یا بە ناحەق لەم ژنەی داگیر بکات و زەوتی بکاتەوە ئەمە مافێکی ئافرەتە و ئەبێ هەر مەسەلەن شتێکی بۆ دیاری بکرێ دیارێکی پێ بدرێ ئەگەر بچووکترین شتیش بێ پێغەمبەر سەڵەم جارێک یەکێک لە هاوڵەکانی هات ویستی بڵێن ژن مارە بکە پێغەمبەر سەڵەم فەرمووی چیت هەیە وتی وەڵای هیچ شتێکم نییە یعنی تەنها ئەو درعم هەیە کە لە بەرمایە هیچ شتێکم نییە من بیکەم بە مارەی فەرمووی بڕۆ ئەگەر تەنانەت ئەڵقەیەک بێت لە ئاسنیش دروستکرابێ لە تەنەکەش دروستکرابێ هەرچی شتێک بێ بەس ئەبێت تۆ مەسەلەن هەدیەیەک پێشکەشی ئەم کچە بکەی کاتەوە بیخوازی کەواتە دیاریکردنی مارەیی ئەمە مافێکی کچە و بە هیچ شێوەیەک نابێ تەنازولی لێ بکرێ بەڵام ئاسانکاریکردن لە مارەیە ئەوە ئەساسە کە تۆ چەندێک بتانی ئاسانکاری بکەی بۆ ئەو کەسە بە تایبەتی لە زروف و زەمانەکان ئەگۆڕێ مەسەلەن کات هەیە ئێستا بۆ نمونە لە هەرێمی کوردستانە ئێستا ئەبینی گەنجەکان زۆربیان بێکارن یعنی کە بێکارن مەسەلەن داراییەکی وایان نییە بتوانن ئەو پرۆسەیە دروست بکەن
لە هەمان کاتا مەسەلەن کچیش مافی خۆیەتی کە مەسەر کاتێکە چێتە ئەم پرۆسێ و خێزانێک دروستەکە دیارێکی پێشکەش بکرێ مارەی بۆ دیاری بکرێ بەڵام چەندێک بتوانێت ئاسانکاری بکوەکو فەرمودەکە فەرمێ ئەوە نە خێری تیا دروستە بێت یعنی ئەوە نە ئاسانکاریکردن لە دروستکردنی پرۆسەکە لە دروستکردنی خێزانە ئەبێتە هۆی ئاسانکاری بۆ ژیانیان یعنی دڵنیا بێ کە مەسەلەن لە داهاتوە ئەم ژیانە کە بە ئاسانی دروستکرد زۆر بە ئاسانی شتی ئەپەڕێ و هیچ کێشە و گرفتێکی بۆ دروست نابێ بەڵام بە مەرجێک وەکو ئاماژەمان پێ ئیمان لە پشتەوە بێ لەبەر خاتری خی گەورە بێ و لەبەر خاتری پاراستنی ئەم دوو کەسە بێت لە تاوان و خراپە و بۆ داوێن پاچی بێ یعنی ئێمە زۆر جارە بینین مەسەلەن کەسێک خێزان دروست دەکرێ مەسەلەن بەڵام تەماشاکەی هەدەفی تری لە پشتەوەیە تەماشاکەی مەسەلەن بە ئامانجێکی پاچیان نییە مەسەلەن هەدەفێکی بەرز و گەورەیان نییە بۆیە ئێمە ناکرێ حسابی بکەین لەگەڵەوە کەسێکە کە لەبەر خاتری خوا واز لە مافی خۆی ئەهێنێ بۆ ئەوەی کە ئەو پرۆسەیە دروست بکات زۆر باشە مامۆستا سەرزانین سەردەمی سوۆشیال میدیایە جا زۆر جار من خۆم بینی ومە لە گروپەکانی خانمانە زیاتر ئەمە ڕوودات کە یەکێک داواکارێکی ئەچێت لە گروپەکانە پۆستێکات ئەڵێ ئەم داواکارم بم شێوە هاتوو بم شێوازە و ینی پرس بۆ خەڵکاکڵە ئێوە ڕاتان چێ بیکەم نیکەم ئایا ئەم جۆرە پرسکردنە بە کەسانی غیر خێزانەکەت ئایا پرۆسێکی هاوسەرگیری سەرکەوتوی لەکەوێتەوە یاخود ئەو کەسانی کە پێویستە گەنجان پرسیان پێ بکەن و ڕاوێژیان پێ بکەن لە پرۆسەکەدا کێن بێگومان ئەو شتانە هەمومان ئەیبینین ینی بەداخەوە بەڕاستی من هەندێک جار کۆمنتی شەکەم لە هەندێک شوێنە چونکە ئەو کە داوای ڕاوێژەکە زۆر جار لەوانەیە مەسەرەن ئەم کەسە نەزانێت کە چۆن داوای ڕاوێژ بکە لە چی داوا بکە بەڵام ئەبینی ئەوانەی کە ڕاوێژی پێ ئەدەن ئەوانەی کە جوابی ئەدەنەوە تەماشاکی قسەی باش ناکەن کەسێکی پسپۆر نین لەبەرەوەی پسپۆر نین لەبەرەوەی شارەزاییان نیە یا هەر کەسێ لە ئەزمموی ژیانی خۆیەوە قسە ئەکا کە مەرج نییە ئەمە مەسەلەن بۆ تۆ وایە بۆ کەسێکی تری جوابێ تەماشاکەی یعنی وەڵامی باشی نادەنەوە ڕێنمایی باشی ناکەن یعنی بە شێوازێک چۆن بڵێ ئەو کەسەهان نادەن بۆی کە ئاسانکاری بکە یاخود کە شتێک بکە ئەو ئیسفادی لە بک بۆ ژیانی خۆی بۆیە ئەمە هەڵەیە بەڕاستی کە بەو شێوازە داوای ڕێنمایی بکرێ بە تایبەتی بۆ پرۆسەیەکی ئەوەندە گرنگ کە مەسەلەن تۆ ئەچیتە ژیانێکیەوە کە ئیتر هەمومانە زانین مەسەلەن هەر کچێک زۆر بمێنێتەوە لە ماڵی باوکیا 25 ساڵ ئەو پەڕی بڵێنە بگاتە 30 ساڵ بەڵام تۆ تەمەنێکی چەند زۆر لەگەڵ مەسەلەن ئەم خێزانەیە بەسەرەبەی لەوانێ 50 ساڵ تۆ مەسەلەن ئەم ژن و پیاوە پێکەوە بن لەبەرەوە زۆر گرنگە بزانی ڕێنمایی لە کێ وەرەگری بزانی پرس و ڕاوێژ بە چی ئەەکەی کە بە خۆشحاڵیەوە ئێستا زۆر کەسان مەسەلەن لەو بوارەیە ئەزمونیان هەیە شارەزاییان هەیە مەسەلەن یعنی کێشەی زۆر هاتۆتە بەردەستیان و لەمەوە ئەزمونیان وەرگرتۆ کە ئەتوانن ڕێنمایی باش بدەن بۆیە بەڕاستی هەڵەیە چونکە تۆ ئەو کەسە کە لە سوۆشیال میدیا بڵایەکەی تۆ ئەنواعی خەڵک جواب دەداتەوە وەکوتیشم هەر کەسە و بەپێی ئەوەی کە خۆی بەسەری هاتەوەی کە خۆی بینیوێتی جواب دەداتەوە بۆیە بەڕاستی ڕێنمایی وە بەو شێوازە وەرناگیرێ بەڵکو ئێستا خەڵکی زۆر هەیە کە یعنی ڕێنمایی کارن لە ڕووی خێزانیەوە مەسەلەن ئەزمونیان هەیەەوە بە تایبەتیش کەسانێک کە شارەزابن لە ئاینی پیرۆزی ئیسلام لە ڕێنمایەکانی ئاینی ئیسلام بۆ خێزان و لەوەی کە مەسەلەن ئەم کەسە چەند کێشەی چارەسەر کردووە بزانن ڕێنمایی لە کێ وەرەگرن و چۆن ئەتوانن لەو پرۆسەیە سەرکەوت هەردەستیشان نەگا بەوانە خێزانێکی خۆیان نزیکترین کەسە لەیانەوە بێگومان ئەوە خێزان لە پێش هەموو کەسێکەوە جا ئێمە قسەکانمان بۆ کەسانێکە کە نەتوانن لە ناو خێزانەکەی خۆیانە ڕێنمایی وەربگرن کە بەداخۆ یعنی ئەمڕۆ ئەبینی یعنی دایکانێک هەن کە شارز نازانم بەڵام شارەزاییان نیە یا ئەزمونیانیان نایەنەوێ مەسەلەن بە شێوازێک ڕێنمایی کچەکانیان بکەن و بیان خەنە ئەو پرۆسەوە کە بۆ دوا ڕۆژیان باش بێت تەماشاکەی زۆر جار کچەکە خۆی زیاتر ئاسانکارترە لە خێزانەکەی مەسەلەن لە دایکی لە خوشکی ئەگەر بیاوێ مەسەلەن داوای شتێکی زۆر نەکات تەماشاکەی سەرزەنش دەکرێت لۆمە ئەکرێت لەلایەن خێزانەکەی خۆیەوە کە نابێ بەو شێوازە یا دایکی لەبری ئەو قسە ئەکات و مەسەلەن داوای شتەکە کە ئەمانە بەڕاستی
چۆن بڵێ خۆشەویستی نییە یاخود چاکە نییە لەگەڵ ئەم کچەیە کە ئەیکا بەو شێوازە بەڵکو ئەبێ ئەم دایکە پێش هەموو شتێک زۆر ئامۆژگاری کچەکەی خۆی بکە بەوەی کە ئەچێتە ئەم پرۆسەیەوە ئەمە ژیانێکی تازەیە بە چ شێوازێک بچێ و پاشان ئاسانکاری بکە بۆ ئەو خێزانی کە هاتوونەتە پێشەوە ئەیانەوەی ئەم کچە بکەن بە بووکی خۆیان. خاتو لە جیبە لە کۆبڵگەیەمە شتێک هەیە دڵیان کە خۆشت بیستوتە زۆر جار کەسێک بمە ئاسانکاریکرۆ بە پرۆسێکی هاوسەرگیری بەڵام دوایی ئەگەر کێشێک لە بینی ئەو دوو کەسە ڕوویایەنەوە یەخی ئەمەگرن ئەم جۆرە بابەتانە زۆر جار کێشە بۆ خێزانەکان دروستەکە هەر ئەسڵەن وایلی هاتوو زۆرێک ئەو هەنگاوە نەنێن کە یارمەتی بۆم لە دوو گەنجمان ئاسانکاری بکەن بۆ پرۆسەکان تا چەندێک ڕێنمایت هەیە بۆ خەڵکانی قسەی خێر لەم بابەتانە بکەن ئەگەر نەیانتوانی وازی لێ بنن یان ئەوە تا ئەگەر کێشێک لەنیان ئەم دوو کەسە ڕوویە لە داهاتوودا لێنەوە یەخی ئەم کەسە بگرن بە جۆرێک لە جۆرەکان. ڕاستە واللهی طبعا خۆی گەیاندنی کچ و کوڕێک بێک حتما ئەبێ لە ڕێگای کەسێکی ترەوە بێوانە ئەبێ کەسێک لە بەی نابێت خۆ ئەگەر مەسەر ئەم کچ و کوڕە پێشتر خۆیان یەکتریان ناسی بێەوە لە هەموو ڕۆکانەوە قەنەعەتیان بە یەکتری هەبێ ئەمە شتێکی باشە بەڵام زۆر جاریوە هەیە یعنی مەسەلەن بۆ نمونە کچێکە ناچێتە دەرەوە مەسەلەن لەوانێ خوێندنی نەکردبێ یاخود ئەگە خوێندنیشی تەواو کردبێ لە ماڵۆ دانیشتبێ ئیشێکی نەبێ مەسەلەن طبعا ئەبێ کەسێک ببێتە هۆکار یعنی کەسێک ببێتە چۆن بڵێ وەسید لەو بینەیە کە بتوانێت بە یەکیان بگەێنێ بەڵامی تر ئەم کەسە بەڕاستی زاهیرە بینێ یعنی تەنها لە ڕواڵەتەوە یا لەوانێ لە ڕوویەکەوە مەسەلەن شارەزایی لەم کچە هەبێ لەم کوڕە هەبێ لەم خێزانانە هەبێ بێگومان ناتوانێت زەمانەتی هەموو شتێک بکە کاتە تێگەیشتنی دوو کەسەکە خۆیان خێزانەکانیان بێگومان سەر ئەوان لە کۆتاییە ئەم کەسە تەنها ئەتوانین بڵێن تەنها ڕۆڵی ئەوە بینە بە یەکتریان بناسیێنێ بەس ئەمە دوای ئەمە دەست پێکا کە تۆ خۆت ئەبێ بە دووادات چون بکەی مەسەلەن ئەم خێزانە بە دووادات چون بکەن ئەم کچە بە دووادات چون کا بۆ ئەم کوڕە بزانێت لە هەموو ڕۆکانەوە پرسیار بکە بیناسێ بزانێت کە شیاوی ئەوەیە کە ئەم ژیانی لەگەڵا دروستکە ئەم خێزانە لە ئەست و مستەوای ئەم خێزانیان یعنی بەڕاستی ئەم کەسی کە لە بینە تەنها ئەوەندەیە بەیەکیانە ناسێنێ لە بەرەوەی ترسبینە هەر کێشەیەک دروست ببێ ناتوانانی تۆ بڵێ وەڵا ئەم هۆکار بووە لە بەرەوەی ئەم لە بەینا بۆ یاخود بەیەکی ناسانون بۆیە بەڕاستی بە دوواداچوون بۆ پرۆسی هاوسەرگیری چەندێ ئینسان خۆی پێوە ماندوو بکات چەندێ بە دوایە بچێت چەندێ پرسیار بکات چەندێ هەوڵ بدا لە هەموو ڕۆکانەوە ئەم کەسە بناسێت هێشتا کەمە چونکە وەکوتمان ئەمە ژیانێکە یعنی ژیانێکی دوور و درێژەوە سبەینێ مناڵ دروستە بێ لەم خێزانە تۆ ئەبێ ئەساسێکی ئەوەندە بتەوە بۆ ئەم خێزانە دروستکەی کە سبەینێت دڵنیابی لەوەی کە مناڵێک دێتە بەرهەم لەم خێزانە مناڵێکی تەندروستە و بۆ خێزانەکەش و بۆ کۆمەلگاکەش سوودی ئەبێت چونکە بە هەر شێوازێک کە تۆ ئەم خێزانە دروستکەی سبەینە ڕنگدانەوەی بێ لەسەر پەروەردەکردنی مناڵەکان لەسەر دروستکردنی تاکێکی بە سوود یا خودخواانەخواست بێ سوود بۆ کۆمەلگا زۆر باشما مەسانەجیبە لەسەر چاولێکەری لە شتی باشە بگومان گرنگەگەر لەم پرۆسەیە بکرێت بەڵام زۆر جار چاولێکەری لەلایەن گەنجانی ئێمەوە لە شتانێکە کە دەڵێن فڵان کەس ئەوەی بۆ کراوە بۆچی بۆ من نەکرێت یان ئەوەندە ئاڵتونی بۆ کراوە بۆچی بۆ من نەکرێت ئایا چاولێکەری لەم بابەتە دەبێت چۆن بێت؟ واللهی بەداخەوە چاولێکەری لە هەموو ژیانمانە ڕەنگی داوەتەوە یعنی زۆر بەداخەوە بە تایبەتی وەکو کە ئاماژەت پێ لە پرسیاری پێشوە ئەم سۆشیال میدیا وای کردووە ڕاستە لایەنی باشەی هەیە و خەڵکیە دەتوانێت سوودمەند بێ لێ بەڵام بەڕاستی لە زۆر ڕۆ بۆتە چاولێکەرێک بە جۆرێک بۆتە چاولێکەری کە یعنی ژیانی زۆربەی تاکەکانی شێواندۆ بە تایبەتی گەنجەکان یعنی ئەمڕۆ لەوانەیە کچێک خۆی قەنەعەتی وابێکە زۆر بە ئاسانی ئەو پرۆسەیە دروست بکات و داواکاری زۆر نەبێ بەڵام سیرەکەی ناوێرێ ئەترسێ لە دەوروبەری ئەترسێ لە ڕەفیقەکانی لە مەسەلەن خزم و کەسوکاری لەوەی کەسبینێ لۆمەی بکەن یا بە جۆرێک تانەوە تەشەری لێ بدەن کە ئەمە هیچی نەکردووە یاخود زۆر بە ئاسانی چۆتەنا ئەو پرۆسەیەوە یا ئەبینی مەسەلەن هەندێک خێزان ئەم کێشەیە دروستەکەن بۆ کچەکان یعنی بەتایبەتی یعنی لە کوردستانە هەندێ ناوچە هەیە ئەتوانین بڵێن یعنی خۆشبەختانە لە سلێمانی خۆمانە یعنی ئەو داواکاریانە زۆر نییە تا ڕادەیەک بەراورد بە هەندێک شوێن لەوانێ شوێن هەبێ مەسەلەن یعنی داوای ئاڵتونێکی زۆر بکرێ مەسەن بە تایبەتی کە تۆ بتەوێ ئەگەر بتەوێ ئەم
خزمەتی لەگەڵ ئەم خێزانە دروستکەی خێزانێک بیانێ ئەم کوڕە طبعاً کوڕێک ئەچێتە داوای کچێک ئیتر ئەمە وا حسابکەی کە ئەمەش ئەبێتە کوڕی ئەو ماڵە کچێک کە دێتە خێزانێک ترەوە وا حسابکەش ئەبێتە کچی ئەو ماڵە جا تۆ ئەگەر بتەوێ مەسەن کچێک بێنی تەماڵەکەتەوە یاخود بتەوێ کوڕێک بێنی تەماڵەکەتەوە ئەمە تۆ چاکەی لەگەڵاکەی یاخواانەخواست دوژمنایەتی لەگەڵاکەی کە بچی بە شێوازێک داواکاریەکانت ئاستەکەی بەرزکەیتەوە یا ئەم کوڕە هەر نەتوانێت بێتە پێش یا بکەوێتە ژێرباری قەرزێکی زۆرەوە یا با پارەشی هەبێ مەسەرەن با وەزعی مادیشی باش بێ بەڵام تۆ بە جۆرێک وای لێ بکەی کە ئیتر هیچی بەدەستەوە نەمێنێ و سبەینە نەتوانێت خێزانەکەی بەڕێوەبەرێ کەواتە ئەم چاولێکەریە بەڕاستی ئەبێ گەنجەکانی ئەمڕۆ بە تایبەتی یعنی ڕۆڵیان هەبێ لەوەی کە هەوڵ بدەن ئەم بربەستانە بشکێنن ئەم چاولێکەریە مەسەلەن ئەمە بەڕاستی پێویستی بە باشدان هەیە بەوەی کە تۆ گوێ نەدەیتە قسەی خەڵک گوێ نەدەیتە ئەوەی کە مەسەلەن فڵانە کەس چی بۆ کراوە یا خزمەکەت یا هاوڕێکەت یا هەر کەسێ چونکە زۆرمان بینیەوە بەڕاستی داواکاریشی زۆر بووە چۆن بڵێ زۆر بە ئاسانیش نەچۆتە پێشەوە لە پرۆسەکە بەڵام ماوەیەکی زۆری نەبردووە چۆن بڵێ کێشەکەوتۆتە بینانەوانێ هەر ئەو مەسەلەن بە قورسی گرتنەش بوو بێتە سەبەب بەوەی کە سبەینە مەسەلەن کێشە بۆم خێزانە دروست بێ ڕاستە لە هەندێ ڕوویشەوە مەسەلەن ئێمە بە هەرگلەی لە کچان نەکەین لە هەندێ ڕوویشەوە هەندێک لە کوڕەکان کاتێککە بە ئاسانی ئەم کچەی دەسەکەوێت تەماشاکی قەدری نازانێ تەماشاکی مەسەلەن لەوانەیە ڕۆژێ لە ڕۆژان تانی ئەوەی لێ باکە بڵێ ینی تۆ بەکەم ڕازی بوویت یا خێزانەکەی یا مەسەلەن یعنی باوەڕتان هەبێ من خەڵکم بینیوە کچێک زۆر بە ئاسانی طبعاً هەر لەبەر خاتری خۆش مەسەلەن خۆ ئەو خێزانەیان توانی زیاتریشی بۆ بکەن وتێتی مادەم کە فەرمودەی لەسەر و کە پێم خۆ ساسەمهانمانەدا بۆی کە ئاسانکاری بکەین زۆر بە ئاسانی چۆتە پێشەوە داواکاری نەبووە ینی لە دواییە هەر ماڵە خەزوری خۆی تەعلیقیان لێدا و توانە جا تۆ داوای هیچ نەکردو تۆ زۆر بە ئاسانی ڕازی بوویت یعنی ئەمانش هەیە بەڕاستی ئەمانش لە بەرچاو بگرین یعنی کچیش لەوانەیە بیر لە مەش بکاتەوە بڵێ من ئەگەر بە ئاسانی بچمە پێشەوە لەوانەیە سبەینێ تعلیقم لێ بدرێ لەوانەیە وا بزانن من مەسەلەن خۆم بەکەم زانیوە کە ئاوا ڕازی بوو بەڵام ئەمانە وامان لێ نەکە مەسەلەن کە ساربینەوەلۆی ئاسانکاری بکەین بۆ ئەم پرۆسەیە چونکە بە تایبەتی ئەمڕۆ یعنی ئێمە هەموو ئەبینین لە هەرێمی کوردستانە گەنج لەبەرەوەی کە کاری نیە لەبەرەوەی کە ناتوانێت ئەم پرۆسەیە دروستکە سێرەکەی پەنابا بۆ ڕۆیشتنە دەرەوەی وڵات ئێستا ئەبینین گەنجانێکی زۆر زۆر هەرێمیان بەجێ هێشتووە ڕۆشتونەتە دەرەوە کە لەوێ ژیانیان چۆن بڵێ داهاتوو پاشە ڕۆژیان هیچ دیار نییە یعنی نە ئەتوانێ مەسەلەن لەوێ ئەم پرۆسەیە دروست کات و سەرکەوتوو بێ و کەسێکی باش بدۆزێتەوە و نە ئەتوانێ بگەڕێتەوە بۆ ئێرە یعنی بەڕاستی بە هاوکار و ئاسانکار بین بۆ ئەم پرۆسەیە بۆی هەم گەنجەکان نەڕوات و هەم کچەکانیشمان بێ هاوسەر نەمێننەوە و بتوانن ئەو بچنەنە ئەو پرۆسەیەوە. دەستخۆش بێ سپاس بۆ خاتونە جیبەتی فرەنمایی کاری خەزاین کە لەم تەوەرە لەگەڵمانە بوو.